کامێرای دەنگی ئەمریکا بۆ یەکەم جار دەچێتە گەڕەکەکانی تەجنید و وەحدەی جەلەولا کە بارگای سەرەکی داعش لەو گەڕەکانەدا بوو. 4 مانگ شەڕی قورس تێیاندا بەردەوام بوو. ئەم بینایە بارگای سەرەکی داعش بوو کە لە ڕێگەیەوە داعش دەیان پێشمەرگەی کردە ئامانج کە بیناکە بە تەواوەتی سوتاوە و پاشماوەی چەک و تەقەمەنی تێدا بەجێماوە. ئەمە شوێنی ڕیسی داعش بۆ لێراگا قەناسەکانیان لێرا بووە بەم لیزەرە لە جێگایە گۆل لە کونیە گۆل لیزەریان لێمانەدا کە ئێمە مەشغوڵکەن پێوە تەماشای ئەو لیزەر بکەم بە گەورم بڵێن گەورم لەورۆ لیزەرمان لێدەن کە ئێمە هەست نێپا و لاگە تەماشای لیزەرەکە بگەین لە لاتەنیشتەوە تەقیان لێمانەکرد بریندارمانیانەکە شەیدماندا لەراگەوە بەڕاستی هێزی پێشمەرگا بە ورە بەرزیەکەوە بەرامبەریانیان کرد بە چاو نەترسیوە ئەم لیزەرە وای لێمە کرد کە ئێمە مەشغوڵ کات کە بڵێ ئەوش لاگە تەقەمانیەکەن کەچی لەولاترەوە تەقان لێما کرد. بەهۆی ڕوودانی شەڕی قورس و ماڵبەماڵ لە گەڕەکی وەحدە ئاسەواری فیشەک و ئاربیجی بەسەر دیواری خانووەکانەوە دیارە. بەڵێ ئەمە بارگای ڕیسی داعش بوو ئەوە کونەکانیانە ئەگەر تەسووری کابرایی بەڕێزم ئەوە شوێنی پێشمەرکانی ئەمەیە ئەمە کونی قەناسەکانی ئەوانە چەند جۆرە سلاحێکیان پێ بوو یەکیان لەو کە تالیبەری پێلێن ئەمەیە ئەمە قەباقەتی بیکەسییان پێ بوو قەناسیان پێ بوو ئێمە لێرە دوو ئەفسەرمان شەهید بوو یەکیان بە پلەی مقەدەم شەهید ئەنوەرێکیان بە پلەی ڕایت کاک حەمەڕەزا بوو خوافیان مۆڵگەی شەڕی داعش لە جەلەولا ئەمە مۆڵگە ڕئیسەکەیانە ئەوەی ئەزیەتی خەڵک و پێشمەرگێدا ئەلم بینایەوە ئەبوو ئەویش قواتی پێشمەرگەی لێبوو ئەویش قواتی پێشمەرگەی لێبوو ڕۆژانە شەڕ لێرە دروستە بوو. دانیشتوانی گەڕەکەکانی تەجنید و وەحدەی جەلەولا کە عەرەبی سونەن تۆمەتبار دەکرێن بە هاوکاریکردنی داعش بۆیە پێ ناچوێت ڕێگەیان پێ بدرێت بگەڕێنەوە خانووە وێرانە بووەکانیان. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.